جۆلانی یەکەم هەنگاوی پاکتاوکردنەوەی بە ئاسانترین بەهێزترین و بێپاڵپشتیترین دەست پێ کرد کە عەلەویەکان بوو. ئاخر لەو کاتەوە تا ئێستا گڵۆڵەی ئێران ڕوو لە لێژیە و تەنانەت توانایی بەرگریکردنی لە ئاسمانی وڵاتەکەی خۆشی نییە، بەڕستی لێ بڕاوە تا بتوانێ بەهانای عەلەویەکانەوە بچێت. پاشان جۆلانی دەستی بۆ دروزەکان برد کە بە ڕووکەش پاڵپشتی ئیسرائیلیشیان هەبوو، بەڵام ئەو نەسڵە میوە و زیرەکانە هۆزە عەرەبیەکانی کرد بە گژیانە. دوای گەشتن بە مەرام و ئەمانجەکەی کە چوونە ناوەی سوەیدا بوو، لە دوای ڕووخانی ڕژێمەکەی ئەسەدی کوڕەوە نەیانتوانی بوو بچنە ناوە و شارە دروستنشینەوە. هێزەکانی خۆی کشانەوە و پۆلیس و ئاسایشی لەو شارە جێگیر کرد کە لە بنەڕەت تا هەر ئەندامانی گروپە جیهادیەکانی ناو تەحریر شامن. بەمەش توانی خۆی وەک نێوەندگیر نمایش بکات و وەڵامی داواکاری ئیسرائیلیش باتەوە. ئێستاش بە پێی ئەقڵ و لۆژیک، بە پێی شیکاری زۆربەی لێکۆڵەرەوەکان هەنگاوی دواتر نۆرەی پاکچاوکردنی کوردە کە خاوەن هێزێکی بەدسپلین و ڕاهێنراوە کە خۆی لە هێزەکانی هەسەدەیە بینێتەوە. هەسەدە بە بەهێزترین هێزی سەربازی ئێستای سووریا ئەژمارەکرێت، خاوەنی 150,000 شەڕبانی ڕاهێنراوە کە باوەڕدارن بە ئازادی بۆ تاک و کۆمەڵگا. ئەمەش ئەو خاڵەیە کە لەگەڵ بیری جیهادی توندڕەوی باوەڕدار بە یەک ئاین و یەک مەزهەبی جۆلانی و دەسەڵاتەکەیە دژ و دڵدۆنگن. بوونی هێزێکی هاوشێوەی هەسەدە کە ژن یەکێکە لە کۆڵەکەکانی لا سووریا بۆ ئەوان ئاڵنگاریەکی گەورەیە. شەڕکردن لە دژیان جیهادی باڵایە و تەواوکاری فتوحاتە. هەر ئەوەش نا، بەڵکو تۆڵەسەندنەوەیە لە ڕووخاندنی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش کە ئەمە خەونێکی هەموو توندڕەوێکی ئیسلامی جیهادی ڕادیکاڵە. بۆ باشتر تێگەشتن پەنا بەم بۆ ئەفسانەیە تا کاک نەوشیروان مستەفا لە یەکێک لە چاوپێککەوتنەکانی ئەگێڕێتەوە وەک ئامۆژگاریە بۆ یەکێتی و پارتی کە بۆ ئێستای ڕۆژاوا زۆر گونجاوە. ئەمە وێڕای دڵنیاییم لە هوشیاری دەسەڵاتدارانی ڕۆژاوە، بەڵام وەک ئەوترێت کەس بە وەسێت نامرێت. ئەگەڕێتەوە ئاڵێ لەناو کورداوا باواڵێن مەلایکەتی گیانکێشان ناوی ئیزرائیلە. کابرایەک لەگەڵ ئیزرائیلە دۆستە بێ و پێی ئەڵێ کات لە یەکەم هەر وەختێک بتەوێ گیانم کێشی پێشتر ئاگادارم کە. لە پاش فەتەرەیەک ئیزرائیل ئەچێ بۆ لای کابرا تا گیانی بکێشێ. کابرا بە ئیزرائیل ئەڵێ من و تۆ وا ڕێککەوت بووین کە پێشتر ئاگادارم کرد. ئیزرائیلیش پێی ئەڵێ پێشتر ئاگادارم کردوون. کابرا ئەڵێ چۆن ئاگادارت کردوم؟ ئیزرائیل ئەڵێ گیانی کەسێکم لە لای چەپتەوە کێشا کە دراوسێ بوو، و لە لای ڕاستیشەوە گیانی کەسێکی ترم کێشا کە هەر دراوسێت بوو. ئیترە بوایە بزانی کە گیان کێشان گەشتۆتە سەر تۆ. ئەم ئەفسانەیە کتومت بۆ ئێستای ڕۆژاوا وتراوە. هێزەکانی محەممەد جۆلانی گەورە تیرۆریست سەرۆک کۆماری ئەمڕۆ ئەحمەد شەرع بە پاکتاوی عەلەویەکان دەستیان پێ کرد و ئێستاش لە هێرشی بەردەوامان لە ژێر ناوی جیاجیا بۆ پاکچاوکردنی دروزەکان. ئیتر ئەمە ڕوون و ئاشکرایە و زیرەکیەکی زۆری ناوێت بۆ تێگەیشتن کە دوای دروزەکان نۆرەی کووردە وەک گەورەترین دوژمنی نەتەوەیی و عەروبە و ئایدۆلۆژی و ئاینی. استراتیژی سەربازی تەنها بەرگریکردن نییە، بەڵکو هەندێک جار هێرشبردن وەک بەشێک لە استراتیژی بەرگری ئەژمارەکرێ بۆ خۆپاراستن و کەمکردنەوەی زیانەکان. ئێستا کاتی ئەوەیە کە ڕۆژاوا سوود لەم کات و ساتە وەرگرێ و سنوورەکانی خۆی تۆک مەکات لە ڕێی هاوکاریکردنی گروپ و دژە هێزەکانی جۆلانی و ماندووکردنی دەسەڵاتە تیرۆریستیەکەی دیمەشق. هەتا لانی کەم لە دانوستانەکانی دواترا لە بری پاشەکشێکردن لە ڕەقە و دێرە زوور مامەڵە لەسەر حمس و حەما بکەن. ئەزانم ئێستا ئاڵێن تورکیا بەوە ڕازی نابێ و دەستێوەردانەکە، بەڵام ئەبێ هەمووان لەوە دڵنیا بن لە ئەگەری سەرکەوتن یا سەرنەکەوتنی پرۆژەی ئاشتی باکووری کوردستان تورکیا هەر هێرشەکاتەوە سەر ڕۆژاوە. ئەم جارەیان نەک تەنها لە ڕێی میلیشیاکانی حەمشاد و حەمزاد و ئەوانی ترەوە، بەڵکو بە بەشداری دەسەڵاتی دیمەشقیش ئەبێ، هەتا لەسەر ئاستی نێودەوڵەتی شەرعیەت وەرگرێ و کەس لەسەر کورد و ڕۆژاوا نەیەفتووە. میلیشیاکان و چەکدارەکانی جۆلانی ناشارنەوە و ئەڵێن هەنگاوی دواتر هێرشکردنە سەر ڕۆژاوایە. هەڵبەتەوان ئەڵێن ئازادکردن، لای ئەوان هەموو کوردێک ئێزیدیە و هەموو ئێزیدیەکیش خوێنی هەڵاڵە. ئەوان کچ و ژن و جوانی کورد بە حۆری و غوڵامەکانی بەهەش دەبینن، هەڵبەتە بۆ تێرکردنی حەزە ئاژەڵیەکانیان نەک پیرۆزکردن. تا ئێستا کەم سەرکردەی کورد هەبووە کە هاوشێوەی جەنەڕاڵ مەزلوم عەبدی ورد و زرنگ و دووربین و خاوەن استراتیژی قوڵ بێ و من وەک
خۆم بڕوای تەواوم بە پێشەنگی و پێشبینیەکانی هەسەدا پەیەدە و یەپەژەیە. ئەوان توانیان نەک هەر خاکی کوردستان لە ڕۆژاوە ڕزگار بکەن، بەڵکو توانیان تیاشیا بمێننەوە و حکومڕانیەکی مەدەنی و لیبرالیش پێش بخەن. هەڵبەتە جەنگ خراپترین بژاردەیە بۆ چارەسەری کێشەکان، بەڵام مەرجیش نییە شەڕکردن تەنها بە چەک بێ، بەڵکو سەلمێنراوە کە جەنگی ئابووری کاریگەری لە هێرشی چەکداری کەمتر نییە. بیریشمان نەچێت زۆربەی سامانی سروشتی سووریا ئەکەوێتە ناوچەی قەڵەمڕەری هەسەدەوە. ئێستا پرسیارە گرنگەکە ئەوەیە، جۆلانی ئێستا لە بەهێزیدا دوو کۆمەڵکوژی دژی ئەلەوی و دروزەکان ئەنجامدا، ئاخۆ لە بەهێزیدا چیتر بکات، بە تایبەتی بەرامبەر کورد، جا پێشەوەی هەردوو دەست و قاش بشکێنن پەنجەکان بەکاربێنن.